لەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناکۆکیەکان لەبارەی پێکەنانی کابینی نوێی حکوومەتی عێراقی بەرداوامن. کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراقیش بەهۆی تاوانەبوونی نیسابی یاسایی بۆ ڕۆژی دووشەممە دواخرا. بە میوانداری بەڕێز هاوژین عومەر ڕاوێژکاری سەرۆککۆماری عێراق باز لە گرفتەکانی بەردەم پێکێنانی کابینی نوێی حکوومەتی عێراق دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. بەهۆی ئامادەنەبوونی ڕێژەی یاسایی، کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ متمانەبەخشین بە کابینەی نوێی حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی محەممەد تۆفیق عەلاوی بۆ ڕۆژی دووشەممە دواخرا. پەرلەمانی عێراق لە بەیاننامەیەکدا بڵاوی کردەوە بەهۆی ئامادەنەبوونی ژمارەی یاسایی پەرلەمانتارانەوە بۆ جاری دووەم دەنگدانی تایبەت بە متمانەبەخشین بە کابینەکەی حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی دواخراوە. بەپێی زانیاریەکان لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق 108 پەرلەمانتار بەشدار بوون و نەتوانرا ڕێژەی یاسایی بۆ کۆبوونەوەکە تەواو بکرێت، کە خۆی دەبینێتەوە لە ئامادەبوونی 166 پەرلەمانتار لە کۆی 329 ئەندامی پەرلەمان. محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراقیش ڕایگەیاند دووشەممە دواوادەیە لە بەردەم سەرۆکوەزیرانی ڕاستپێرراو بۆ پێکهێنانی کابینەکەی و وەرگرتنی متمانە لەلایەن پەرلەمانەوە. لە ناو شیعەکان هەریەکە لە لیستەکانی سایرونی موقتەدا سەدر و پەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری پشتگیری محەممەد عەلاوی دەکەن، لە بەرامبەریشدا چەند کوتلەیەکی دیکە دژایەتی دەکەن، لەوانە کوتلەی دەوڵەتی یاسایی نووری مالیکی. لە ناو سونەکانی شاوپەیمانی هێزە عێراقیەکان بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی دژایەتی کاندیدی سەرۆکوەزیران دەکات کە خاوەنی زیاتر لە 40 کورسی پەرلەمانن. بەشێکیش لە سونەکان پشتگیری محەممەد عەلاوی دەکەن کە زیاتر لە 30 کورسی پەرلەمانیان هەیە. لە ناو لایەنە کوردیەکانیش پارتی وێکێتی دژایەتی توندی محەممەد عەلاوی دەکەن بەهۆی دانەنانی وەزیری حیزبی بۆیان لە کابینەکەدا و بەشێکیش لە پەرلەمانتارانی کورد ئامادەن دەنگ بە کابینەکەی بدەن. بەپێی زانیاریەکان محەممەد عەلاوی لە گفتوگۆکانی لەگەڵ لایەنە کوردیەکان ڕازی بووە جەگرێکی سەرۆکوەزیران بۆ کاروباری هەرێم بداتە کورد و لەلایەن حیزبە کوردیەکانەوە دابنرێت، بەڵام خۆی سێ وەزیری تەکنۆکراتی کورد بۆ وەزارەتەکانی دارایی و بازرگانی و داد دابنێت. ڕاوێژکارێکی سەرۆکی پەرلەمانی عێراقی ئاشکرای دەکات کاندیدی ڕاستپێدراوی سەرۆکوەزیران ئامادەیە نووسراوێک بۆ لایەنە کوردیەکان واژۆ بکات. بەڕازیبوون و گرنگتیکردنی بودجەی هەرێم و پارەی گەنمی جوتیاران و زۆر بابەتی تری پەیوەندیدار بە هەرێمەوە ئەگەر ئەوان دەست لە دانانی وەزیری حیزبی هەڵبگرن. ئەمین بەکر ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراقیش وتی ڕەنگە محەممەد تۆفیق عەلاوی شکست بخوات و نەتوانێت کابینەکەی پێک بێنێت، بەڵام هێزە کوردیەکان ئەگەر کەمێک بیر لە بەرژەوەندی خەڵک بکەنەوە ئەوە ڕازی دەبوون بە مەرجەکانی عەلاوی. دواخستنی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق لە کاتێکدایە یەکەمین دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ متمانەبەخشین بە کابینەی حکوومەتەکەی عەلاوی لە 27 شوباتدا ساز کرا، بەڵام بۆی ئامادەنەبوونی ڕێژەی یاسایی پەرلەمانتارانەوە دانیشتنەکە بۆ ئەمڕۆ دواخرا بوو. ڕۆژی 29 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو سەرۆکوەزیرانی پێشووی عێراق عادل عەبدولمادی لە ژێر فشاری خۆپیشاندەران دەستی لە پۆستەکەی کێشایەوە. دوایەویش سەرۆکۆماری عێراق بەرهەم ساڵح لە 1 شوباتدا محەممەد تۆفیق عەلاوی بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت ڕاستپەرد. سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکاژومە خێربێن. سپاس بەڵێنتان. سپاس. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین سەبارەت بە ناکۆکی لایەنەکان لەسەر کابینی نوێی حکوومەتی عێراق بە دیاریکراوی محەممەد عەلاوی بڵین لە کاتی ڕاستپاردنی کاندیدی هەموو لایەنەکان نەبوو، دڵخوازی هەموو لایەنەکان نەبوو، بۆچی ئێستا کێشەی بۆ دروست دەبێت یاخود تەنها کاندیدی بڵێن ئەوەی کە ئێستا بازێک کاندیدی سەرۆککۆمار بوو بێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان لە ڕاستیدا ئەگەر سەیری ساتەوەختەکانی ڕاستپاردنی عەلاوی بکەین، تەبان عەلاوی یەکێک بوو لەو ناوانەی کە زۆر لە دەوترایەوە لە ناوەندە سیاسی و ئیعلامی و تایبەتەکاندا، بەڵام بەڕاستی زۆر بەزووی یەکلا نەکرایە لەلایەن سەرۆککۆمارەوە. کاتێک یەکلاکرایەوە کە ڕاوێژی تەواو لەگەڵ لایەنە سیاسیەکان، لەگەڵ نوێنەرانی خۆپیشاندەران، لەگەڵ
دام و دەستگاکانی کۆمەڵی مەدەنی بە تایبەتی سندیکا و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و تەنانەت بەشێکی زۆر لە میدیاکان و شخصیاتە دیارەکانی کە لە کۆمەڵگەیاوکو ئایکۆن دەرکەوتون چکە ئەگەر مەسەلەکە بە تەنها ڕێیەکی شخصی سەرۆک کۆمار بۆیە ڕەنگەوەنەی پێ نەچوایە و ئەگەر لە ڕووی قانونی و دەسووریشەوە سەیریکەی سەرۆک کۆمار تەرشیح ناکە کوتلەی زۆرینە لایەنەکان تەرشیحەکەن بە پێی مادە دەستوریەکە و سەرۆک کۆمار تەکلیفی دەکا واتە مرەشەح لە کوتلەی زۆرینە ئەوە دەکا ڕاستە لەم بارودۆخەیە زیاد لە جارێک سەرۆک کۆمار مرەشەحی زۆرینەی ئەوە کرد بە حکمی ئەوەی لە بیدایەتەوە ئەوانەی کە خۆیان بە کوتلەی زۆرینە دەزانی هێشتا نەگەیشتونەوە قەناعەتەی کە بەڕاستی داوای خۆپشاندەران و بارودۆخی تازەی سیاسی عێراق لەبەر چاو بگرن و بە ڕیتمە کۆنەکە پەنان دەبردەوە بەر کۆمەڵێ دەموچاوی کە پێشتر تەجربە کرابوون لە سیاقی سیاسی و پەرلەمانی جیاجیادا بەڵام بەڕاستی ئەو ماوەی کە ویستی تا یەکلا بنەوە لەسەر محەممەد تۆفیق عەلاوی و من ئاگدارم تا مودەیەکی کەم یان توان بڵین تا ساعت و 2 ساعت پێش ڕاستپاردنیشی هەر مناقەشات هەبووە باشە بەس ینی لایەنە کوردیەکانیش وە سوننە و شیعە هەمویان ڕەزامەند بوون لەسەر ڕاستپاردنی محەممەد عەلاوی بەڵێ لە ساتەوەختی ڕاستپاردن یا ئەو ڕۆژە یا ساتەوەختی پێش ڕاستپاردنی عەلاوی نوێنەری هەموو لایەنەکانی لێبووە و بەڕاستی نوێنەری کوردیشی لێبووەنەی من بزانم کە کاک هوشیار زێباریشی لێبووە سەرۆکی پەرلەمانیشی لێبووە و زۆرێک لە کوتلە سیاسەکانی لێبووە ئەگەر وانە بۆچی لەو کاتەیە هەمویان مووقفیان ئەلان نەکرد بڵێ کاکە ئێمە لەگەڵ ڕاستپاردنی فڵان کەس نین بەڵام کێشەکە دواتر دروست بوو کە مفاوەزاتی عەلاوی لەگەڵ لایەن و پێگاتەکان دەستی پێکرد ئەو کاتە منهەجیەتی عەلاوی دەرکەوت کە چۆن بیرەکاتەوە و ڕەنگە هێزە سیاسیەکان ئەوانەی کە دەیانێت پێگە و ئیمتیازاتی خۆیان پارێزراو بێ خۆیان بە متەزەڕر بزانن لەو منهەجێتەی کە ئەم پیاوە هەیەی بۆ بەڕێکردنی یا بۆ نمونە تەشکیلکردنی حکوومەتەکە کە پێوترێ حکوومەتی کاتی یا حکوومەتی ڕاگوزەر و زۆرینەی ڕێیەکانی ژۆیە بۆ ماوەی ساڵێک بێ باشە بەس ئێستا کە مەسەلەن 29 ڕۆژی تێپەڕاندووە بە سپەی لە بەردەم حکوومەتەکەی داماوە ئەگەر لە پەرلەمان متمانەی پێ بدرێت بە دیاریکراوی ڕێگریەکانی بەردەمی کابینەکەی چی بوون کە نەتوانرە ینی زووتر کابینە بێنێتە پەرلەمان گرفتەکانی عەلاوی بەڕێی من ئەوەندەی کە دراسی وەزعەکەم کردووە لە سێ خاڵدا خۆی دەبینێتەوە یەکەم زۆرینەی ئەو لایەنانەی کە کەوتونەتە مفاوەزات لەگەڵی ئەیانەیە دەست بە پشک و ئیمتیازاتی خۆیانەوە بگرن بەشێکی زۆری ئیمتیازاتی حیزبیشە بەس بەناوی پێکاتەوە ئەوە دەکرێت کە ڕەنگە ئەوە تێبگیرێ لەگەڵ ئەو منهەجیەتەی کە لە یەکەم ڕۆژەوە عەلاوی ئەعلانی کردووە کە ئەو پارێزگاری لە پشکی پێکاتەکانەکە بە کورد و بە عەرەبی سوننە و بە عەرەبی شیعە و بە تورکمان وانەوە بەڵام کەسی حیزبی و کەسی تاقیکراوە دانانێ خاڵی لەیان پشکی حیزبەکان و پێکاتەکان ئەم کەسەکە کەسێکی حیزبی بێ ئەدواری حیزبی هەبوو بێ کەسێکی زۆر دیار بێ لە ناو حیزباوە پێشتر پۆستی تەنفیزی و ئەوانەی هەبوو بێ یعنی وەجهێک بێ کە عێراقیەکان پێی ئاشنا بوو بێتن لە سیاقی دەوڵەتداری ئەوانەیە و ڕەنگە ئەمە پێچوانەی داوای متەزایرینیش بێ خۆپشاندەران کە ئەیانوت ئێمە کەسێکمان نایە لە ئەزار تەکی لەوەش دەکەنەوە پارستنی پێکات مافی بڵین هەموو پێکاتەکەمە بستی کورد و شاوسونێک کە بەڵێ دەستکاری ژمارەی وەزارەتەکان ناکەم بۆ نمونە کورسیە وەزارەتی هەبووە سێ وەزارەتەکەی خۆی وەرەگرێتەوە عەرەبی سوننە چەنی هەبوو عەرەبی شیعە چەنی هەبووە تەنانەت لە ئێکێ لە کۆبوونەوەکانە باسی لەوە کردووە کە لە پشکەکەی شیعە وەزارەتێکم وەرگرتوێتەوە داوامە بە تورکمان بۆیە ئەمە یەکێک بوو لە گرفتەکان کە بەڕاستی هێزە سیاسیەکان ئەویان نەکرد خاڵی دووهەم پەیوەندی بە ئەتوانین بڵێن خودی خۆیەوە هەیە یعنی زۆرێک لە چاودێران پێیان وایە کە بە شێوەیەکی موفقانە دەستی پێ نەکرد یعنی ئەم پیاوە پێی وا بوو کە ئیتر بەبێ گرفت دەبێ بە سەرۆک وەزیران و پێی وایە ئەرزەکە تەخت بۆیە سەیرەکەی دبلۆماسیەتێکی باش و سەرکەوتوانەی بەکار نەهێنا و هەر لە بیدایەتەوە پێش کۆبوونەوەی پەرلەمان بە چەند ڕۆژێک استیفزازی پەرلەمانتارانی کرد باسی لەوە کرد کە سەفقات هەیە کە سەفقە دەخرێتە بەردەمی بۆ ئەوەی وەزارەتەکان لەسەر ئەساسی سەفقە و ئەم شتانە تەوزیعکا بۆیە ئیستیفزازی کۆمەڵێ ئەوەی کرد ینی خۆی دەبوایە تۆزێک دبلۆماسی تر بووە و کیبریا ئەوکو توندیەکی پێوە خۆبایی هەبوو بەرامبەر بە
من لەگەڵی دانەنیشتوم بەڵام وا باسەکەن بەشێ لە هێزە سیاسیەکان کە لەگەڵی ناکۆکەن یەکێک لەو شتانەی لەسەری دەیوروژێنن ئەو مەسەلەیە. خاڵی سێهەم بەڕێی من کە ڕەنگە ئەمە کەمتر باس کرابێ سووربوونی موقتەدا سەدر یا وەستانی موقتەدا سەدر لە پشتی ئەم پیاوەوە کە سوورەیەک یا وێنایەکیدا کە ئەم پیاوە مفەزەلی موقتەدا سەدرە و نیەتێکی ڕەوتی سەدر هەیە بۆچی بۆ ئەوەی جونگەکان بە تەواتی هەموو داگیرکەن بە تایبەتی بە حکومەتیشەوە خۆتان نەزانن کە موقتەدا سەدر چ لە چەند تویتێکی تایبەتە و چ لە مقابلەکەشی کە لە کەناڵی شەرقیە کردی بەڕاستی وێنەیەکی زۆر نامۆفەقی پیشاندا و بەڕاستی ئیستیفزازی هەموو هێزە سیاسیەکانی کرد بە کورد و بە سوننە و بە شیعەوە و بەڕاستی بە شێوەیەکی زۆر کیبریا ئەو خۆ بە زلزانانە قسەی کرد و قسەکانی ئەتوانین بڵین لە ئاستی ئەو ناوبانگیان نەبوو کە تیاری سەدری و ئەو پێگە سیاسی کەس تیاری سەدری هەیەی بۆیە بەڕاستی ئەوەشمان بیستووە کە بەشێک لە هێزە سیاسیەکان بەشێک لە پەرلەمانتاران تەنانە سەر ئاسی شەخص وەکو تەحەدای ئەو موقیفەی موقتەدا سەدر ئەویان کرد. بۆیە ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئەم سێ خاڵە بوون بە گرفت لە بەردەم عەلاویە کە نەتوانێت حکوومەتەکەی تەمریر کا و ئەو دڵنیایی کە هەبوو گرفتی بۆ دروست بێەوە دڵنیاییەکەی کاڵ ببێتەوە. بۆیە بەڕاستی ئێستاش کەوتەتە بەردەم ئەوەی کە وەک باسەکرێ بڵێن تەنها سبەینی ماوە طبعاً ئەبێ ئەوەش بزانین حیلەی دەستوری هەیە زۆر جارێ سەباز لەوە دەکەن ئەگەر لەو مەجاالێ ئەفریان نەکەون لە چەند مەحەتەیەکی تر ئەم تەوی لە دەستوریان کردوکە کە ڕۆژەی عوتڵەکانی لێ دەرەکەین و ئاوە یا بۆ نمونە ئەو لە پێش مەوعیدەکەیە کابینەی خۆی تەسلیم کردەوە بەڵامەوە پەرلەمان کۆنە بۆتەوە بۆ نمونە ئەگەر بیانێت تەمریریکەن یا شتێک هەبێ بۆ ئەوەی تەمریریکەن ئەگەر سبەینێ شتێپەڕێنێ بچێتە هەفتەیەکی تریشەوە بە تەکید خەڵکانێکن لە عێراق چۆنەڵێ تەبریری دەستوری بۆ ئەدۆزنەوە بەڵام بەڕاستی گرفتەکە قوڵە لە بەردەمیاوە هۆشتانزان لەم فاوزاتە جاری وایە لە ساتەوەختەکانی کۆتاییە کۆمەڵی ڕێکەوتن و شت دەکرێەوە گرێکیۆرەکان دەکرێنەوە بۆیە بەڕاستی تا ئێستا ناتوانین بڵێن ئایا 100% تەمریرە بێ حکوومەتەکەی عەلاوی یان نا بەڵام ئەو بێ چاوەڕێکێم زانین ئایا لەم ساعتانەی ئەخیرا هیچ شتێکی تازەیەتە پێشەوە یان نا. بەس دوای سەر کورد و بڵێن چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ ئەم کابینێ بە زۆکو ناوماڵی شیعەکان خۆشیان ئێستا شیعەکان دابەش بوون ینی لە ئێستا لە سەروبەندی پێکێنانی ئەم کابینێ خۆیان دابەشبوونەکە چۆنەکە ماڵی شیعە بەڕاستی ماڵێکە ئێستا گرفتی گەورەی هەیە و هەر لە بیدایەتی شەوە کە زۆر جار باسی ئەویانە کرد کە پارێزگاری لە حکوومەتەکەی عەدل عەبدولمەهدی بکرێ بەشێکیان لە عوقەلایان لە عەقڵمەندەکانیان باسی ئەو مەترسیانە کریان و کاکە ئێمە جارێکی تر ناتوانین کۆدەنگی بەدەست بێنین لەسەر کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی نوێ. ئەمە دەلالەتی ئەوەیە کە ناکۆکی قوڵ هەیە لە بینی لایەنە شیعەکانە و هەرەوەشی کە موقتەدا سەدر هجوومێکی زۆری کردە سەرکردەی هێزە شیعەکان و غەیری شیعەکانیش بەڵام بە تایبەتی شیعەکان و چۆن لێ زۆربیانی زویر کرد ئەمە دەلالەتی ئەوەیە کە ناکۆکی قوڵ هەیە و دیسانیشەوە بۆ مەسەلەی عەلایی من لە سیاقێکی سیاسیە کە نوێنەری هەندێک هێزی سیاسی شیعی عەرەبی عێراقی دانیشتە بوون قسە و گفتوگۆ و گەنگەشەی ئەو قەزەیەمانە کرد باسییان لەوە کرد ڕاستە ئێستا ئێمە دەستمان کردووە بۆی کە بۆ بەدیلێکی سەریع بگەڕێن بەس لە ڕاستیە دیسانەوە باسییان لەوە کردەوە کە ئەو بۆ ئێمە زۆر قورسە بۆیە لەم ڕۆژە زۆرە ترساین کە ئەگەر سەرۆکوەزیران ئیستیقالە بکە ئەوە زۆر بە زەحمەت ئەوە دەبین یعنی بۆ نمونە لە ماوەی ڕابردووە مەسلەیەکیان لە سەبارەت بە سەرۆکایەتی کۆمار وروژان ئەوەیە کە بۆچی بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح جێگیری سەرۆک کۆمار دانانێ باسییانە کرد کە مەخروقاتی دەستوری و هەندێکیان و نەخێر ئەمە سەلاحێتێکی سەرۆک کۆمارە ئەتوانێت ممارەسەی کە ئەتوانێت ممارەسەی نەکە مەبەستەکەم لە یەک شتە یەکێک لەوانەی کە زۆر داکوکی لەوە کرد مەلەفی دەوروژان مەسلەی کە داوای پۆستی جێگیری سەرۆک کۆمارە کرد مالیکی بوو لە پشتی بەشێک لەو هەڵمەتانەوە بوو کە دەکرا دژی سەرۆکایەتی کۆمار بۆچی تا ئێستا جێگیری سەرۆک کۆمارەوە نەکراوە من پرسیارم کرد بۆچی ئەوە نییە ینی وەکو فزوڵێکی ئیداری باشە بۆچی تا ئێستا ئێمە جێگیری سەرۆک کۆمارمان نییە شخصێتێکی بڵێن بەدەسەڵات لەناو سەرۆکایەتی کۆمارە کە هەر توانین بڵێن لە ڕووی ئینتیماوە لە عەرەبی شیعەیە کەسێکی بڵێن نزیک کەسێکی بێلایەنە باسی لەوە کردوتی بەڕێ سەرۆک کۆمار هیچ مشکلەیەکی نییە لەوەی کە جێگر هەبێ بەڵام بە مالیکی وتووە توێتی فەرموو تۆ موافقەی ماڵی شیعەم بۆ بێنە من بەیانی موافقە ئەکەم لەسەر تەلەبەکە
ئەمە دلیلە لەسەر چی لەوەی کە سەرجێگری سەر و کۆماریش ڕێک نەکەوتون بەڵێ ینی ئەمە دلیلە لەسەر ئەوەی ناکۆکیەکی قوڵ هەیە لە ناو بەس ئێستا لە ناو ماڵی شعکە کاژنی کێ بڕیاردەدا مەسەلەن سەدرە ئامریە مالیکیە بڵین مەرجعی باڵای شعەکان عەلی سیستانی کێ بڕیاردەر ینی ناوەندی بڕیار نەماوە ئێستا ئەوەی کە زۆر دەوێ مەشهدەکە داگیر بکەوە هەوڵی بۆ دەدەن و ئەتوانێت وەکو بڵێ بە قوترین تەیار کە بتوانێت تۆزێت جەماوەریش بجوڵێنەوە زەختێکی جەماوەری دروستکات تەیاری سەدریە ڕەوتی سەدر ئەمانە بەڕاستی دەوریان هەیە لەسەر زۆر جونگە ئەیانەوێ دەسەڵاتی زیاتریان هەبێ و ئەو حرسەی کە موقتەدا سەدر و ڕەوتەکەی پێیانەوە دیارە بە تایبەتی ئەگەر سیرکەی لە تەصدیقکردنی یاسای کۆمسیۆن لە تەصدیقکردنی یاسای هەڵبژاردن و لەم مەسەلەی کابینەیە ئەوان زیاتر سوورن و ئەوان داکۆکی دەکەن چکە پێیان وایە بەو شێوەیە ینی لە مۆزعەیە ئەوان توانیویانە پارێزگاری لە قوتی خۆیان بکەنەوە گەورەترین لیستی پەرلەمانین لە عێراقا بۆیە ئەوان خۆیان بە دەسەڵاتدارە بینن و توانین بڵێن ناو هێزە شیعەکانی شا زیاتر ئەوان نتوانن جەماوەر بجوڵێنن باش جەماوەری مەزەبیان مەسەلەن بۆچی دەگەرێتەوە کە ئێستا زیاتر بەڵام بەتاکید ئەو باڵشی کە پێوترێ باڵی حەشت و توانین بڵێن هادی عامری جەماعەتێک تەمسیلەکەن ئەوانش بەڕاستی ڕۆڵێکی کاریگەریان هەیە تا ئێساش لە عێراقا ڕاستە هەوڵ هەیە بۆ ئەوەی کە ئەوانە بخرێنەوە دۆخی یاسایی خۆیان و ڕۆڵیان کەم بکرێتەوە بەڵام تا ئێستاش لەبەر ئەوەی ئەمانە ئەتوانین بڵێن جێشیان هەیە هێزێکیان هەیەەوە پشتیوانی دەرەکی و ئیقلیمیان هەیە ئەوانیش ڕۆڵیان هەیە بۆیە بەڕاستی خەڵکانێک پێیان وایە تا لە ئێران عامری و موقتەدا سەدر نەگەیشتنە تەفاهمێک لە ناو ماڵی شیعەکانە ئینفراجێک دروست نەبوو بەزەوەی کێستا و کاریی کە سەدر زیاتر خۆی هێزی بنوێنێ ینی خۆی فەرسکا بیە خۆی فەرسکا بەسەر لایەنەکان هۆکاری بەهێزبوونەکەی سەدر مەسەلەی گەوتنی کۆتلەیە کە 56 کورسیە یاخود هۆکاری تریشەیە بۆ بەهێزبوون خۆی موقتەدا سەدر هێزێکە ئێستا توانین بڵێ لیستی زۆرینەیە ینی زۆرترین کورسی هەیە وەکو تیارەکەی بەڵام بەڕاستی ئەمە بە عملەیەکی مەدەنی چۆنڵە دیموکراسی نەبووە ئەمە بە دافعێکی مەزهەبی بووە یعنی بەڕاستی ئەگەر لەسەر کەسایەتی و پیاوە قسەکەی ولا حەزا زۆرە لەسەر جۆری بیرکردنەوە لەسەر هەر مەسەلەن مامەڵەشی کە ڕەنگە لە ڕووی کەسایەتیشەوە لەو ئاستەیانە بێ کە ئەو کە میراتێکی مەزهەبی بۆ ماوەتەوە و کوڕی کابرایەکە کە ڕۆژگارێک ڕۆڵی هەبووەوە بوونەتە قوربانی کۆمەڵی قەزیە لە عێراقاوە لەلایەن مخابراتی عێراقی وەک باسەکرێت تیرۆر کراون ئێستا دافعێکی مەزەوی ینی بەدەر لە بیرکردنەوەی سیاسی خەڵک دوای کەوتووە یعنی بە قەنەعەتی سیاسی وەکو هێزێکی مەدەنی خەڵک دوای نەکەوتووە بۆیە بەڕاستی ئەمە وای کردووە ئێستا زۆر جار کە سیاسەتی نائەقڵانیشن لەلایەن سەدر و تیارەکەیەوە یا کۆمەڵە تویت دەخاتە ڕوو یعنی قبولەکرێت لەلایەن خەڵکەکەیەوە بۆیە بەڕاستیەوە حاڵەتێکی تایبەتە بەڵام هێزەکانی تریش دەسەڵاتیان هەیە بۆ منە ئێستا ئەوانەی کە حەژن و نزیکن لە ئێران جەماعەتی هادی عامری و ئەو خۆتانەزانن دەسەڵاتێکی ئیداری و سیاسی و ئیعلامی و عسکەری و ئەمنی گەورەیان هەیە لە عێراقا بۆیە ناتوانی بڵێ یەکێکیان بەسەر ئیترازاڵە بێ ئەتوانین بڵێ هەتا حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیش خەڵکانێک پێیان وایەوە چاودێران پێیان وایە کە سێ کوچکەیەک ئەو حکوومەتەی دروست کرد هادی عامری و سەدر و لە کوردستانیشا بارزانی زیاتر ئەوەی کرد ئەتوانین بڵێن لەو کاتەشا کورد ئەگەر ئێستا زۆر باز لەوە کرێبێ هەمومان بە یەک لیز بچینە بەغدا خۆ لەو سەردەمەشا بۆ حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی ئەتوانین بڵێن لە دەرەوەی ئیجماعی وەتەنی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ سائیرون و لەگەڵ تحالفی فتح ڕێکەوتن بۆ ئەوە بۆیە سەیرەکەی پشکی هێزەکانی تر بە یەکێتیشەوە کێشەی گەورەی بۆ دروستبوون حکوومەت بەڵێ باش ئەوەژێکی بوو لەو کێشانەی کە دروست بوو بۆیە بەدەر لەوەی کێ دەسەڵاتی هەیە یا دەسەڵاتی نیە ئەتوانین وەصفی حاڵەتی عێراق ئێستا بکەین کاک حەکیم دۆخێکی سیاسی ئاڵۆزە دۆخێکە ئەمەلەی سیاسی هەنگاوە سیاسیەکان هەڵوێستە سیاسیەکان تاوەکاری یەکتر نین یعنی کۆمەڵی ئاوازی نەشاز دەخوێندێ بۆ نمونە کۆمەڵێک بە ئاڕاستەیەوە بڕۆن کە بارودۆخی سیاسی بەرەو چارەسەرکەن سەیرەکەی دوومەڵێکی تر لە لایەکی ترەوە سەر هەڵەیاو ئەتەقێ بۆ نمونە ئێستا لە عێراقا بەشێک لە هێزە سیاسیەکان مەشغوڵن بەوەی چۆن وا بکەن حکوومەت تەمریر بێ و ئەم حکوومەتە دەست بەکار بێ کۆمەڵە شت بکرێت لەو لا سەیرەکەی کۆمەڵێک بەناوی مقاومەوە سەر هەڵەیە کۆمەڵە شتەکە یعنی کۆمەڵە شت تێکەدا تۆ لەو لاوە بەرە ئەوە ڕێ حکوومەت تەمریرکەی هێزێکی سیاسیە شخصێتێکی وەکو موقتەدا سەدر دێ
سیرەکەی مقابلەیەک دەکە ئەم مقابلەیە هەموو شتەکان هەڵەگێڕێتەوە تەنانەت بەشێ لەو زانیاریان باسەکرێ ئەو ڕۆژەی کە مقتدا سەدر قسەکانی تیا کرد قەرار بوو وەفدی کوردی بێ بۆ دوای کۆبوونەوەکەی کە کرا لە سەرۆکاتی هەرێمی کوردستان قەرار بوو وەفدی کوردی بێ بۆ بەغدا من بەپێی زانیاریەک وان بیستووە کە علاسە جانتاشیان حازر کرد بۆ خۆیان پێچا بۆ بێن کە مقتدا سەدر باسی لەوە کرد پێشمەرگە میلیشیایە و ئاوا کۆمەڵێشتی وت مەسی شخصیاتی کوردی کرد مەسی واقعی کوردی کرد و هەندێک لە شتە سابیتەکانی هەرێمی کوردستانی کردوەکو پێشمەرگە ئەوانە سەیەکەی وەفدەکە کشایەوە لەو لاوە خەڵکی تر عاجز بوون لەو لاوە کۆمەڵێ تەسیری لە کۆمەڵێک پەرلەمانتاری تری کرد بۆیە وەزعی سیاسی وەزعەکە ئالۆسە وەزعێک نییە بڵێ بەتەنها ئەمە ئەمڕۆ هێزێکی سیاسی بۆ بە بەڵا بە موسیبەت وەکو مەرجعیەتی شیعەکان جۆرێک لە بێدەنگینی بەهۆی ئەوەیە کە وتیان قاتی شکاوە یاخود ئۆکارەکەی جۆرێک لە بێدەنگینی یەک دو هەفتەیە خۆی ئەگەر ڕاستی تەوێ ئەو خەبەرانی کە بەیەمە دەگا لە ناو ماڵی سیستانیەوە یعنی کە باسەکرێ خەڵکانی خاوەن زانیاری و پەیوەندیدار سیستانی مەرج نییە یعنی هەموو شتەکان ڕەئی شەخصیەوی لەسەر بێ زیاتر ئەوەی کە تەنزیر بۆ ئەفکارەکانی باوکێکاوە دەورەکە ئەبینێ محەممەد ڕەزای کوڕێتی و مەرجعیەتی سیستانیش بۆ ناسراوە مەرجعەتی بێدەنگە واتە چۆنەڵێ تەداخلی سیاسی ناکەن بە شێوەی ئاشکرا و ڕاستە و خۆ دەزانین دوو مەرجعیەتمانێ مەرجعەتی قومەوە پێوترێ مەرجعی ناتیقە کە بەشداری سیاسیەکە باڕی بە ویلایەتی فەقیه و ئەوانە هەیە مەرجعی سامیتە بەڵێ مەرجعی سامیتەشمانەیەوەی کە لە عێراق و لە نەجەفە کە پێی وایە بەشداری سیاسی بەڵێ هەتا باز لەوە دەکرێت کە نیزاعێکی شارا و خەفیش هەیە لە بینیانە ئەمە تقریبەن کە باسی ماڵیشی باشی ئەو جیاوازی مەزەبەکانەکرێ بۆیە بەڕاستی لەو سۆنگەیەوە مەرجعیەتی نەجەف مەرجعیەتی سیستانی ڕەئی مباشیر نادەن ئەگەر سەیری گوتارەکانیشیان بکەیت لە خوتبەی جومعە دائمە ئیحا ئەدەن کۆمەڵی خطوتی عام باسەکەن ڕاستە باز لەوە دەکرێت کە محەممەد ڕەزا زۆر جار دەوری ڕاستەخۆی هەیە لە قەزەکانە بەڵام ناتوانی بڵێ وڵاهی مەرجعیەت ئەمە ڕەیەتی لەسەر فلانە کەس لەسەر فیسارەکرد ئەو مەبدەیەک دەخاتە ڕوو کەسەکان با کەسی نەزیە بن کەسی مجرڕەب نەبن کەسی نازامچی نەبێ خۆپشاندان بکرێ خۆپشاندەران داواکانیان لەبەر چاو بژیرێ انتخاباتی پێشوەخت کرێ مافی خۆپشاندەران و هێزە ئەمنیەکان بپارێزرێ سەلامەتی گیانیان بپارێزرێ ئەمانە خطوتی عامن باسەکرێن بۆیە ناتوانانی ئێستا بڵێ وەکو چۆن باز لە ڕۆڵی مقتدا سەدر و تیارە سیاسیەکەی دەکەی ئەو باسیش لە مەرجعیەتەکان دوای لەسەر سوونەکان شەخصەکەین بەس بە دیاریکراوی کێشەی بە تایبەتی لایەنەکردن لە لای شەندە پارتیوێکێتی لەگەڵ محەممەد عەلاوی کاندیدی ڕاستپێدراو چییە کێشەکە ئەوەندێک کە بەڕێز لەسەر مافە دەستوریەکانە یاخود لەسەر پۆستە ئەم هێزانەوە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان تەنزیر بۆ چەند خاڵێک دەکا کە ئێستا وەکو چۆنەڵێ پێشەنگی ئەم کۆبوونەوانە دەرەکەوێ یەکەم ئەوەیە کە باز لەوە دەکا بێم پیاوە احترامی خصوصیەتی ئیقلیم بگرێ باشە کەەوە خۆی بۆ خۆی بەڕاستی جێ پرسیاریشە خصوصیەتی ئیقلیم ئەگەر تۆ لە پشکی وەزارەت تایبینی و پیاوەڵێ پارێزگاریم لێ کردووە ئەگەر لە مەسەلەی بودجە ئەوانەیە ئەیبینی نە لە دەسەڵاتی سەرەکی ئەو هیچ کاندیدێکی ترە ئەگەر دۆستی کورد بن و ئەمیش تا ئێستاوانە ناسراوە کە دۆستی کورد نەبێت تەنانەت لە سەروبەندی ڕێفراندۆمە مەقالەشی و دیفاعیشی لە کورد کردووە ئەم پیاوە سەبارەت بە بودجە و موچە و مادەی 140 وعدی بە وەفدی کوردی داوە کە پارێزگاری لێکە ئەمە مەبدە لای ئەو و ئامادەش بۆ پێی زانیارەکانی ئەمڕۆی من ئامادەش بۆ تعهودی خەتیش بدا کە دەوێت پارێزگاری لە پارێزگاری لە بەڵێ لە بودجە و موچە بکە ئەمە بابەتێکی ترە کە وەفدی کوردیا توانین بڵێ پارتی دموکراتی کوردستان زیاتر ئەوەی دەکا کە ئەم پیاوە ڕاستە بەڵێندەدا بەڵام ئەمە ئەچێتە فلتەری پەرلەمانەوە یەکا کە گەرخەیری ئەمیش بێ هەر بە فلتەری پەرلەمانە ئەڕوا وێ بەڕاستی ئەوە شتێک خاڵێکی تر ئەوەیە کە دەبێ هەرێم خۆی وەزیرەکانی خۆی دابنێ ڕەنگە ئەمە کرابێ بە عینوانیا بە خاڵەکانی ئەوەی تێگیران ڕووی داوە لە بینی وەفدی کوردی یا توانین بڵێن زیاتریش پارتی دموکراتی کوردستان کە وەکو هێزی یەکەم دەرەکەوێت لە مفاوزاتانەیە ئەمانە توانین بڵێن بەشێکی دروستە بەشێکیشی بەڕاستی خوێندنەوە هەڵەگرێت لە ڕاستیدا ئەگەرەوەی پەیوەندی بە مادەی 140 و پەیوەندی بە موچەی هێزەکانی پێشمەرگە و پێگەی پێشمەرگە لە عێراق و مەنزومەی دیفاعی عێراق و بودجە و موچەی هەرێم هەیە لە ڕاستیدا ئەمە شتێکی دووسەرە
ئەمە واجبێک دەک هەر حکوومەتێک لە عێراق بێ پارێزگاری لەمە بکە بەڵام هاوکاتیش لە تەرەفی کوردیش ئەبێ بە تعهودات و بە عینەکانی خۆی هەستێ تا ئێستا تەرەفی کوردی حکوومەتی کوردی مەنافیزی حدودی نەگەیانوتە نەتیجە دەواازە سنووریەکان لەگەڵ حکوومەتی عێراقەوەی ئێمە بزانین تا ئێستاوە بوو بە ساڵێک و 3 مانگ قەترێ نەوت یا داهاتەکەی نەچووە بۆ حکوومەتی عێراقی کە پێشتر لەسەر 250,000 ڕێکەوت بوون ئەو ساڵی 2019 هەمومان نەزانین و پێش کۆتایی ساڵیش هەمومان نەزانین وەفدی کوردی کە چوونەیەکێک لەو شتانی کە هەمومان دڵمان پێخۆش بوو ئەوە بوو کە ڕێکەوتنەوە لەسەر بە شێوە لە شێوەکان هەمان ئیتیفاقی ساڵی 2019 بەڵام وەکو نەوایی حەسەنە حکوومەتی هەرێم بەڕاستی گلەیەکە ئەوەیە نە داهاتەکە ئەنێرێ بۆ بەغدا بۆ ئەوەی کە ئەمەی ئەمڕۆ ئێستا ڕوویداوە مدیر عامێک دێت ممارەسەی ئەمرێکی سیاسی بێ ئیداری بێ دەیکا مدیر عامێ بودجەی هەرێم ببڕێ یا موچەی هەرێم ببڕێ بۆی نەگەین بەم ڕۆژە و دووەمیش چۆنە لێ وەکو پێش مفاوزاتوانە نیەتێکی حەسەنە هەبێ کە تۆ ئامادەی ئەو بکەیت تۆ کە نایدێ بە عێراق ناشی دەی بە میلەتەکەی خۆت باشە ناکری حکوومەتی هەرێم ئیشی بەس خەرجکردن پارەی لە شوێنێکەوەی بەس خەرجی بکە ئێم داهاتە کە دەفرۆشێ ینی لانی کەم بە دابشکردنی موچەڕانەگیرە هەرەمە بۆ هەیبەت و سومای حکوومەتی هەرێم کە بیتوانێت بڵێ ینی ئەوە موچەی ئەم مانگە کە مەفروض بدرێەوە چ لەشی چوو ینی چ وەزارەت هەیە زیاتر لە 44 ڕۆژە ینی بەڕاستی ئەوە قەزەیەکە بۆیە من ئەڵێم ڕاستە ئێمە چ ئەوانەی لە بەغدان و چوانێ واجبی سەرشانیانە هەموو مافە دەستوریەکان هەموو مافە ئەساسیەکانی هەرێمی کوردستان لە قورگی شێر دەربێنن بەڵام بەڕاستی ئەمە بە ئیلتیزامێکی دووتەرەفە دەبێت یعنی عێراق خۆمان نەزانین هەمووی هاتۆتە سەرجادە بۆچی یعنی ئەو ناکوکی لە عێراق هەبەوەی کە خدەمات نییە خزمەتگوزاری و ئاوەدانی نییە و تەعینات نییە شت نییە بەڕاستی هۆ ئێستا احتیمالێکی زۆر هەیە لە بەغداش کێشەی موچە دروست بێ یعنی تا ئێستاوانەی من بیستومە لە هەندێک پەرلەمانتار بانقی مرکزی چەند جارێک هۆشداری داوە ئەوژێکێکە لە مەترسیەکان کە تا ئێستا حکوومەت دروست نەبووە ینی کۆمەڵی ئیجراعاتی پێویست بگیرێتە بەر بۆ ئەوەی عێراق نەکەوێت بەسەر قەیرانێکی قوڵتری ئەوەیە بۆیە بەڕاستی تۆ ناکرێ هەر وەکو دەغیلەیەک سەیری عێراق بکەی بەڵام تۆ بە ئیلتیزامی خۆڵ نەسابی باشە بەس وەکو کێشەی کورد ئێستا کێشەی کورد مەسەلەی مافە دەستوریەکانیە خۆ بڵێن کێشەی حیزبەکانە بڵێن کورد ئەوە بەشەکە گەروەکەینەوە شەڕ لەسەر مافەکان ئێستا تقریباً ڕەیەک لە ناو بۆیە تۆزێک بە حەزەرەوە باسی زۆر 100% ناتوانین بڵێن کوردەکان یەک ڕێی بن چونکە هەر پەرلەمانتاری کوردیشمانەیە لە کوتلەکان زیاد لە 3 کوت لە خەڵکیان چۆتە ژوورەوە 3-4 کوتلە لە کاتێکا کە وەفدێک بەنای وەفدی کوردی لە مفاوزاتا بۆ لەگەڵ عەلاوی چەند ئەندامێکیش هەبوو چوونەتە ژوورەوە کەواتە ئەتوانین بڵێ لە ناو ماڵی کوردی شاکێشەیەک هەیە ڕیواتەکەش ئەوەیە یا تەفسیراتی بەشێ لەوانە ئەوەیە پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی کە گەورەترین هێزە و زۆرترین پەرلەمانتاری لە بەغدا هەیە لە دەورەی پێشوایە دەورەی عادل عەبدولمەهدیە بۆ نمونە کە ئیتیفاقی کرد نەگەڕاتەوە بۆ لایەنەکانی تر لەگەڵ کوتلەی سایرین و هادی عامری ئەوەی کردووە بۆیە هەندێک هێزی سیاسی پیان وایە بۆچی ئەو دەکانی مەرج نییە ئێستا ئێمە ئەگەر بتوانین تەعهود لە عەلایی وەرگرین بۆ ئەوەی مافی پێشمەرگە بدا مادەی 140 دەسی لێ بجوڵێنێەوە بەڕاستی بوجە و موچە نەبڕێ ئیتر لە پێناوی کەسێکە پشکێکی حیزبیا بۆچی ئێمە مافەکانی هەرێمی کوردستان بخەینە خەتەرەوە ئەبێ ئێمە ئەوە بزانین لەم وەزعەشە چونکە پەرلەمان دوایین دەسەڵاتە بۆ ئەوەی یاسای میزانیە پەسەندکە و مافەکانی ئێمە دەبێت بە فلتەری پەرلەمانە بڕاوە زۆری نەژە و برادرانیشی ئەن لە پەرلەمانە بەڕاستی بێ بە حکمەتیشەوە مامەڵە بکەین لەگەڵ ئەو قەزیە نابێت لە ئێستاوە ئێمە پێچەوانەی هەموو ویست و ئیرادەکانی ماڵی شیعە بکەین و ئیستیفزازیان بکەین چونکە بەڕاستی ئێمە ڕۆژانە لە هەندێک ڕەوتی سیاسی شیعی دەویستین یعنی لەبەرەوەی تا ئێستا هەرێمی کوردستان ملتەزیم نەبووە بە ئەو ئەرکەی کە لە سەرەتی و لە ئیتفاقەکانە بۆ دیاری کراوە بریتە لە ناردنی داهاتینەوت ئێمە جارێکتر نایڵین بە شێوەی 2019 ئیدراجی مافی کورد لە مەشروعی میزانی ساڵی 2020 بکرێت بۆیە بەڕاستی کوردیش ئەبێ مەسەلەن ئەوە لەبەر چاو بگرێ ینی تەرەفێک نێت حەق با بەخۆی بەنای هەموو کوردەوە قسە بکات ئەوە گرفتی بۆ ئێمە دروست کرد دەگەڕێم وڵای بەسەی زیاتر لەسەر خەڵکی حیزبی بکرێت وەزیر باشیان تەکنۆکرات قسە لەسەرەوەش دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەکەڕین وڵاتە چاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام
ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. جارێکی تر سڵاتان لەبێت بینەرانی بڕست کاکاوژین پێش ناوبڕەکە کەمێک باسی گفتوگۆکانی کوردمان کرد لەگەڵ کاندی سەرۆک وەزیران. بڵین ئێستا کامێ نتوانین وێنەرایەتی کورد بکە وەزیرێکی حزب دابنیا خود وەزیرێک کەسانی سربەخۆ ئاساین یەکەم جارە ئەو ئەزمونەش تاقی بکرێتەوە خەڵکی سربەخۆ دابنرێت. لە ڕاستیدا خۆی لە ڕووی مەبدەئیەوە هێزی سیاسی پرۆسەی سیاسی پێکێنێ یعنی ئەوانن پایە ئەساسیەکانی هەر پرۆسەیەکی سیاسی بەپێی ئەو چۆنەڵێنە ڕێژەیەش کە هەر حیزبێک دەیهێنێ پشکی خۆی دەبێت لە ئیدارەیە بەتایبەتی لەم جۆرە سیستمانەی ئێمەیە. بەڵام ئەوەی کە لە عێراق هەیە ئێستا زوروفێکی استیثنائیە. ئەو 5 مانگ زیاترە خۆپیشاندەران لەسەر جادەن. یەکێ لە مەرجەکانی خۆپیشاندەران بۆ چوونەوەی بۆ هەڵۆشانەوەی خۆپیشاندانەکان ئەوەیە کە دەبێت خەڵکانی مجەڕەب دانەدێ خەڵکانی حیزبی نەبێت. قەزەکەژەوە نییە مەدەل حیات ئەوە بکرێت تەڵەبەکانەوە نییە تەڵەبەکە ئەوەیە حکوومەتێکی سربەخۆ و تەکنۆکرات بێ بەڵام هێزەکانی پشتیوانی لێ بکەن نەگەوەی کە بۆ نمونە لەبەرەوەی کەسەکە سربەخۆی هێزەکان بکەونە دوژمنایەتی چونکە بەڕاستی بەوێ پشتیوانی سیاسی حکوومەت هیچی پێ ناکرێت. بەڵام بەبێەوە لەبەر چاو بگرین ئێستا زروفێکی ئیسیسنائیە 5 دانە مانگە خەڵک لەسەر جادەیە 600 کەس زیاتر کوژراوە و باز لەوە دەکرێت نزیکی 27,000 کەس برینارە بەشێکی هەرپەکی کەوتووە ئەنی برینەکەی سەختە تۆ ناکرێ بۆ نمونە پێ دوابێ هیچ لە عێراقا نەگوزەراوە و بچیتەوە سەر هەمان ڕیتمی خۆت مادام حکوومەتەکە قەرار وایە بۆ ساڵێک بێ و تەنها ئیشی چەند شتێکی بەسیط نانی چەند شتێکی کەم بێ لەوانە کە ئەم حکوومەتە بێ سەرپەرشتی انتخاباتێکی پێشوەخت بکە انتخاباتەکە بە ئیشرافی دەولی و چۆنەڵێ ئەو تەرەفی سێمە کە باسەکرێ خەڵکە کوژێ و کەس نایرێ ناوێ ئەتەرەف سالیس تاوان باران بدرێن بە دادگا و چەند شتێکی ئاوایە یعنی هەتا خۆپیشاندەران ئێمە جارێکشان لەگەڵیان دانیشتین ئەڵێ ئێمە نامانێ شتێک بکە یا داواکاریمان نییە لەم حکوومەتە کاتیە بە ئەندازەی حکوومەتێکی بەردەوام کە 4 ساڵ تەمەنێتی ئێمە دەمانەوێت بۆ نمونە ئاڕاستەکان خاریتەی تەریق یعنی لە زیهنێتی خەڵکیشە لە دەفتەرە نووسراوەکانیش و لە وەسایقەکانیشە ئەوەیە ئەم حکوومەتە ئیشی سەرەکی بریتی بێ لە چی لە زەمینە سازیکردن بۆ هەڵبژارنێکی پێشوەخت هەموو لایە قەنەعەتیان وایە ئەلایش ئەوە قسەیەتی کە بە وەفدەکانی تۆ وتێتی ئەم وەزعی کە لە عێراق دروست بوو بەشێکی دەرهاویشتەی ئەو انتخاباتە پڕ لە تەزویرەیە کە لە ساڵی 2010 کراوە پرۆسەیەکی سیاسی تەزویر و ناکامڵی هێناوە واقعی عێراقی چۆنەڵێ بە شێوەی لە شێوەکان تووشی داخوران کردووە بۆیە ئیشی سەرەکی من بەشێکی
ئەچێ بۆچی بۆ ئەوەی زمینە سازی بکەین بۆ ئەوەی انتخاباتی بکرێت کە انتخابات کرا انتخاباتی عادل بوو ئەبێ هەموو لایەک چۆنەڵێ دەست بگرن بە حسەی خۆیانەوە و ڕازی بن بە چارەنووسی خۆیان ئەو کاتە نیزامە تازەکە کە دێ حکوومەتە تازەکە دێ لەسەر ئەساسی ئەتوانی بڵێ ڕۆڵی هێزە سیاسیەکانە بێ و مەسەلەن هەر خۆیان براردن کێ دیاریەکەن ئەو کاتە نیزامە تازەکە دەتوانێت ئەو ئیشانە بکاکەی حکوومەتێکی بەردەوامە کە خەڵکی فاسید و گەندەڵ با بە دادگا کە مەسەلەی پێگەی عێراق لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بگێڕێتەوە کە ئیقتصادی بەرەو پێشبەرێ کۆمەڵی مەسائل کرێت کە ئەمە زیاد لە ساڵێکی ئەوێ لە ساڵێکە ئەم حکوومەتی عەلایی ناتوانێت زۆر بۆیە دەبێت هەموو لایەنە سیاسیەکان قسەکەم لەوەیە حیزبی باشتریا تەکنۆکرات ئەبێ ئەوە لەبەر چاو بگرن یعنی ئێستا بۆ نمونە کە مادام پشکی کورد مادام پشکی سونە مادام پشکی شیعە وەکو ڕقم پارێزراوە بە کەسێکی حیزبی نەبێ و کەسێکی معتەمەد یا کادرێکی حیزبی نەبێ کادرێکی تر بێ کە لە کۆمەڵگەی خۆتە لە ناو پێگاتەکەی خۆتا کەسێکی نەزیهە کەسێکە ڕۆیە هەیە بۆ دەوڵەتداری لە مەجای خۆیان کەسێکی سەرکەوتووە ڕۆڵی هەبوو بێ خۆ ناڵێن بێ کاکە با هەر نزیکی تۆ بێ بەڵام شخصیەتە حیزبیەکان نەبوو بێ ئێستا بەشێ لە لایەنەکان شەڕ لەسەر ئەمە دەکەن یانێ شخص یەکەمە معتەمەدە حیزبیەکانی خۆیان هەبێ بۆیە ئێستا باز لەوە دەکرێت ینی هەتا لە هەندێک چاودێر ئێمە دەبیستین یا لە هەندێک وفودی ناو مفاوزاتە سیاسیەکان باز لەوە دەکرێت بۆ منە هێزێکی وەکو پارتی دموکراتی کوردستان ئەوەندەی شەڕی لەسەر بەڕێزێکی وەکو دکتۆر فواد حسێنە بمێنێتەوە یعنی تەرکیزی ناچێت بۆ زۆر شتی تر ڕاستە ئەمە بە ئاشکرا ناوترێ بەڵام باز لەوە دەکەن کە یعنی لە هەندێک مەحافیلی تایبەتی شاباز لەوە کراوە کە زیاتر دەست بۆ ڕاکێشرێ یا داواکارەکان بۆ ئەوەن دکتۆر فواد حسێن بمێنێتەوە ئێمە دەڵێن ئەتراف بۆ دەکەین ئەبێ هەرێم مافی پارێزراو بێ ئەبێ کەسەکان مەقبول بن بەلایینەوە و هیچ تەرەفێکی هەرێمی کوردستان بە پارتی دموکراتی کوردستانیشەوە ئەو ناوە کوردانەی کە ناو ئەبرێن على ئاساس عەلایی بەکاریان دەهێنێ یا پۆستەکانیان پێ بڕکاتەوە هەموو ئەڵێن کەسەکان نەزیهن کەسەکان باشن و پەسەندی ئێمن و هیچ کێشەیەکمان لەسەر نییە ئێدەی با ئێمە ئەوە لەبەر چاو بگرین کە واقعی عێراق واقعەکی هەستیارە و کێشە دروست بۆ تاکی عێراقی با ئەم ساڵە ئەو فرسەیە بدرێ بە عادل عەبدولمەهدی هینە عەفوەن بە محەممەد تۆفیق عەلایی با بزانین چی دەبێ مادام ئەو پارێزگاری لە بودجە بکە لە موچەی بکە و بەڕاستی مادەی 140 بە پێی توانای خۆی وعدی داوە کە ئیشی تیا بکە بە شێوەیەکی ئیجابی و کەسێک نەبووە پێشتر خاوەنی مووقف وەکو مالیکی یا غیری مالیکی مووقفێکی دژ بە کورد بوو بێ لە ڕووی مەبدەئیەوە ینی بۆ نمونە با فرسەتێکی بدرێتێ لە پێناوی واقعی عێراق لە پێناوی ئەوەی کە مەسەلەی بودجە پەسەند بکرێ لە پەرلەمانی عێراق کۆمەڵەشت بکرێ میلەتی کورد و میلەتی عێراقیش استفادەی لێ بکەن یعنی هەتا باز هەندێک ڕوئیای سیاسی هەیە هەندێک خوێندنەوە هەیە دەڵێن بڕینی ئەم موچەیە یا تەخیرکردنی ئەم موچەی هەرێمی کوردستانیش لەلایەن مدیر عامێکەوە هەر بڕیارێکی سیاسیەوە دروستکردنی زەختە لەسەر هەرێمی کوردستان ئێمە ناڵین هەرێم بێشکۆ دەرکەوێت ناڵین مافەکانی هەرێم ئەوە بێ بەڵام لە هاوکاتیش مافی خۆمانە وەکو تاکی کورد وەکو نێنەرانی کورد لە بەغدا وەکو هێزە سیاسیەکانی تر کە بۆ نمونە تەرەفێک لە هەرێمی کوردستان بۆ نمونە هەژمون نەکا بەسەر هەموو مافی گەلی کووردە هێزی سیاسی تر هەیە یعنی بۆ نمونە ئێستا پارتی دموکراتی کوردستان 25 کورسیە چەنەتی یەکێتی هەژدایە هەیەی هێزەکانی تر بەڵێ هێزەکانی تر 15 کورسیان هەیە خۆسا ئەتوانین بڵێ نوێنەرانی کورد لە 3 ڕوکن پێگاتوە یەکێتی پارتی ئەو گروپەی کە پێوترێ گروپی 15 اینجا ئەمێنێ نامێنێ ئەو شتێکی ترە بەڵام لە دەرەوەی یەکێتی و پارتی لە دەرەوەی پارتی یەکێتیش هەیە کە قوتی هەیە ڕاستە ئێمە سەرنجمان لەسەر کۆی انتخاباتەکە هەیە و پێمان وایە انتخاباتێک بوو تا سەرێسخان تەزویری تیا کرا چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستانیش بەڵام بەڕاستی ئەبێ بزانی کە تۆ وەکو هێزێکی سیاسی مەهماکان دەسەڵاتیش هەبێ ناتوانین بەناوی هەموو کوردەوە بکەیت لە کاتێکا نوێنەری تری کوردت هەیە لە ژوورەوەی لە کاتێکا خەڵکەکان نەزیهن و لانی کەم ئەوانەشی کە ڕخنیان لە عەلاوی هەیە پێیان وایە ئەو نوێنەرانی کە دیاری کردو بۆ کورد نەزیهە بۆیە بەڕاستی ئێمە بێ ئیسtisنائیەتی واقعەکە لەبەر چاو بگرین ئەوە پێمان ئەڵێ ئایا کەسێکی تەکنۆکرات باشە ئێستا یا کەسێکی حیزبی کە چۆنەڵێ نوێنەرێکی حیزبیە کەسایەتیەکی ئاشکرای حیزبێکەوە چێتە ناو کابینەکە بەڕێز دەگەر بۆ سپش کۆبنەوەکو گریمانەی دابینە کۆبنەوە کە بکرێ لایەنە کوردیەکان دەنگی پێنەدەن کاریگەری نابێت لەگەڵ مامەڵەکردنی سەرۆکوەزیرانی داهاتوو لەگەڵ هەرێم لەبارەی چارەسەرکردنی کێشەکان لە قۆناغی کە پێویستی بە کورد بێ بەلای وەڵای خۆی ئەو ڕێیەش باسە کرێ کاک حەکیمە و ڕێیەش باسە کرێ ئێمە باسمان کرد کە محەممەد تۆفیق عەلایی بە شێوەیەکی ئیجابی دەستی بە پرۆسەکە نەکرد بە مفاوەزات
یعنی ڕەنگە بەشێکی ئەوەی کە گرفتی بۆ دروست کردبێت چۆنەتی مامەڵەکەی خۆیەتی کوردیش نابێت لە ئێستاوە ئینطیباعێک بدا بە محەممەد تۆفیق عەلاوی کە ئەگەر پەسەند کرا ئەم یەکێک بوو لەو پێگاتانەی کە دژایەتی کردووە یعنی تووشی عقدەیەکی کە یا تووشی ئەو بکات چکە خۆتان نەزانن ڕێی شخصی مەزاجی شخصی بە تایبەتی لەسەر و ئاستانە دەوری زۆر هەیە یعنی ئێستا مالیکی بۆ نە کەسێک بوو کە خۆی تۆزێت تەتەڕوفی پێوە دیار بوو سێرەکەی مەرحەلەی مالیکی گرفتی زۆری تێدا بوو لەگەڵ ڕەحمەتی مام جەلال لەگەڵ ئوسامە نوجەیفی لەگەڵ بەرپرسانەی تری سوننە کە هەبوون یعنی ئێمە ئێستا من لە بەغدام دەویستم چەند گرێکوێرەی گەورە هەبووە کە لەو سەردەمانەیە دروست بووەوە ئەوان بۆیە بەڕاستی نابێ کوردیش لە ئێستاوە بە شێوەیەکی ئیستیفزازی داخل بێ و بە شێوەیەک بێ کە ئەگەر سبەی نێشیعەکان ناچار بوون بۆ ئەوی نەکەون بەسەر بارودۆخێکی تراوەی تر ماڵیان تووشی خلاف و ناکۆکی نەبێ هەر هاتن تەمریری قەزێکەیان کرد لە دەرەوەی ئیرادەی چەند هێزێکی سیاسی کوردی باوان نەبێت سبەینێ مەسەلەن کوردەکان ئینەکانیان بەسرە ئەوە بێت یعنی خۆیان بەدەستی خۆیان چۆن لە دوژمنێک بۆ خۆیان دروستکەن یا کەسێک کە یارمەتی دەریان نەبێ خۆشمان نەزانین لە سەردەمی عەبادیە کە عەبادی هەرچووە ژوورەوە و کە ئەمریکاش پشتیوانیە کرد چوونە ژوورەوە و دەنگدانیش کرا سەر کابینەکە هێشتا هێزە کوردیەکانێک لا نەبوونەوە لە ناو کۆبوونیان بەپەلەوتیان فریاکەون بچنە ژوورەوە بۆ ئەوەی پاسەکە بەجێتان نەهێڵێ کوردیشە بێ بەشی خۆی حەکیم بێ و یەک معادلە پەیڕەوکەین بە سەراحەت ڕەنگە ئێستا ئێمە زۆر بە ئاشکرانێڵن ئەوەیە نابێ هێزە سیاسیەکانیش لە هەرێمی کوردستان ڕێ بدەن لە پێناوی مەسلحەتی حیزبێکی دیاریکراو یا چەند حیزبێکە یا پارێزگاریکردن لە کەسێکی حیزبی میلەتێک باجەکەی بدا ئەگەر کێشەکە ڕوبەڕووی بە فعلی ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە واجبە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان واجبە لەسەر دەسەڵاتدارانی هەرێم واجبە لەسەر نوێنەرانی کورد لە بەغدا بە هەموو پێگاتەکانەوە چۆن لێ ڕوبەڕووی مەترسیانە بنەوە بەڵام ناکرێ ئێمە خۆمان لەناو خۆمانە هێشتا نەگەشتنەتە قەناعەت کە ئەمە بە شێوەیەکی دادگەرانە مامەڵاکەین نوێنەرایەتیەکەین لە بەغدا تۆ بێ بەرامبەرەکە تاوانبارکەی بۆی کە حەقی کورد نادا ئەبێ ئێمەش بەشی حاڵی خۆمان حەکیم بینیان باشە وەکو سەرۆک کۆمارایی هیچ ڕۆڵێکی نییە و لەم کێشە بەتابەتەوەی کە باز دەکرێت کە وەزیرە کوردەکان ئەوانەی کە سێنا و باسکراون بۆ وەزارەتەکان سەرۆک کۆمار خۆی دای نابن بۆی هەندێک لایەنی سیاسی لە کوردستان کاردانەوەیان هەبوو بێت من لە ڕاستیدا نە ئەوم لە سەرۆک کۆمار پرسیوە و شتەکانیش بەڕاستی ڕەت دەگرێنەوە کە سەرۆک کۆمار ئەم شخصانە یعنی دای نابێتن یا تەوسیەی ئەم پیاوەی کردبێ محەممەد تۆفیق عەلاوی بۆ ئەو کەسانە دانێ ئەو ڕیواتانەی کە هەن من لە سەرۆکاتی کۆمار دەیبیستم بۆ نمونە بەڕێز کاک عادل کە 14 ساڵە وەکیلی وەزیرە دەڵێ مەسەلەن من ئەم پیاوە چەند ساڵە دەیناسم کەسێکی نەزیهە و مفەزەلی خۆمە هیوادارم بێت لەناو ڕاستپێدا وایوتووە بەڵێ محەممەد تۆفیق عەلاوی ئەمە ئەوەم بیستووە یعنی تەنانەت من نەمبیستووە بە شخصی ئەوەی کە من لە ناو سەرۆکاتی کۆمارە بڵێن وجودم هەیە تەواجودم هەیە و ئەگاداری بەشێکی زۆر لە ئینەکانن بە سەراحەت نەمبیستووە کە سەرۆک کۆمار دیستێکی دابێ بە یا ئەگەر ئەوش دەنگوایانەشی کە باس کرابێ من چۆنەڵێ هیچ سەرچاوێکم نەویستوە کە پشڕاستی کاتەوە و باوەڕ ناکەم سەرۆکی کۆمار لە دەرەوەی ئیجماعی وەتەنی ئەو پارێزگاری لە ئیجماعی وەتەنی و ڕای لایەنەکانی عێراقەکە چجای ئەوەی میلەتەکەی خۆی چەند جار ئەزانین هاتوتەوە بۆ کوردستان بۆ مشاورە لەگەڵ هێزە سیاسیەکانە یعنی باوەڕ ناکەم سەرۆکی کۆمار لە پشتی ئیجماعی وەتەنی لە پشتی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان شتێک بکا کە ئەوە بەدەلیلی ئەوەشی ئەو کەسانە تا ئێستا هیچ هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان ملاحەزەی دەرنەبڕیوە لەسەریان و ڤیتۆیان نییە لەسەر هیچ لەو سێناوی کەوتراوە بۆ پۆستەکانی کورد حازر کراون لە کاک شوان تەهاوە لە کاک عادلەوە لە بەڕێز حاکم ڕزگارەوە بۆیە بەڕاستی من پێم وایە مەبدەئێکی لای دکتۆر بەرهەم کە بەڕاوێژ لەگەڵ هێزە سیاسیەکانە ئیشەکانی مەسەلەن کابینەکە گەرگرفتی بۆ دروست بێ کاریگە لەسەر هەرێمیش دروست ناوێ حکوومەتەکە پێکنەوەی کورد دەبێت چی بکا بە کورد خۆی من قەناعەتم وایە بەشێک لە موبەڕیرەکان جگە لە مافەکانی هەرێمی کوردستان کۆمەڵێ موبەڕیری واقعی ئەخلاقی هەن کە منەوە لە وتارێک شاباسم کردووە ئەبێ ئێمە بە خەمی ئەوە بین حکوومەتەوە بکرێت یەکەم حکوومەتی کاربڕێکەر مافی نەدا بەخۆی کە پرۆژه یاسای بودجەی 2020 بنێرێ بۆ پەرلەمان تەصدیق نەکردنی ئەو یاسایەوە دواکەوتنی تەصدیقکردنی کێشەی بۆ سەر تاسەری عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دروست کردووە
بۆیە بەڕاستی زۆر ضرورە لە ژێرباری ئەو مبەڕیرە واقعی و ئەخلاقیەکێک لە مبەڕەکان ئەوەیە کە بە زووترین کات حکوومەتێک ئەوە بکرێ بەڵام بەمەرجێ لەسەر حسابی مافەکانی کورد نەبێت ئەبێ ئێمە پێکاتێکی ئەنانی نەبین لە عێراقا ڕاستە ئێستا ئێمە ئیستقرارێکمان هەیە ئەمنیەتێکمان هەیە کۆمەڵە واقعی تابێت بە خۆمان هەیە چەند پۆینتێک لە عێراق باشترین لە هەندێک ناحیەوە بەڵام بەڕاستی ئەبێ ئێمە بزانین کە لە عێراقدا ئێستا کۆمەڵێک یعنی محافظە هەر تووشی داڕوخان بوون خزمەتگوزاری نییە ئەمنیەتی نییە مزاهرات 5 مانگە هەیە بۆیە بەڕاستی هەتا ئەم حکوومەتی کاربڕێکەری عادل عەبدولمەجید کۆمەڵێ لە بیدایەتەوە کۆمەڵی وعدیدا ئێستا دەسەڵاتی قانونی و دەستوری نییە وعدەکانی خۆشی جێبەجێکە ئێمە دەبێ ئەگایەکمان لە واقعی عێراقیش بێت چونکە هەر خوا نەخواستە هەر گۆڕانکاریەکی سلبی لە عێراق کاریگەری لەسەر هەرێمی کوردستانی شەبێ ئەوە تا مدیر عامێ کاریگەری لەسەر هەرێم هەبێ بتوانێت ئەگەر هەفتەیەکیش بێ بوجەکە یا موچەکە دوابخە ئەگەر خوا نەخواستە واقعێکی فەوزەیی شەڕێکی ناوخۆ یا شتێک لە عێراقا دروست بوو چۆن کاریگەری لەسەر هەرێمی کوردستان نابێت بۆیە پەسەندکردن یا ڕایکردنی کارەکانی حکوومەت و پەسەندکردنی استقرارێک ڕەنگە بۆ عێراق بگێڕێتەوە و ئەو حکوومەتەی کە مەشلول بووە بە ئەمری واقع ئەو بێ پاشانی ژێمە دووبارەیەکەین و حکوومەت بۆ 1 مانگە بۆ 1 ساڵ عەفوان قرار وایە بۆ 1 ساڵ بێ بەڵام ئەگەر وەزعگاتە پێشە و درێژەیان پێدا ئەوە شتێکی ترە بەڵام بەڕاستی لە ژێرباری ئەم مبەڕیانە کۆمەڵی مبەڕیری تریش یعنی من پێم وایە ئەبێ حیزبەکان لە پشکی حیزبی و لە داوای حیزبی خۆیان پاشەکشە بکەن تۆزێک یا ئەو زروفە لە بەرچاو بگرن ینی تۆزێک دەست لە ئیمتیازاتی خۆیانەوە بکەن بۆ ئەوەی خەڵک بەگشتی ئیسفادە بکەوە حکوومەتێکی باشیش بێت سەر حکوومەت. سپاس دەکەم دووە پرسیارم سەبارەت بە سونەکان ئەی سونەکان کێشەی چیانەوە سەبارەت بە ئەمریکا و ئێرانیش ڕێیان چێ لەسەر کاندی ڕاستپەردێرا و ئەوەندەی کێ واگەدار بن لە بیدایەتەوە ئەمریکا و ئێران پێشوازیان لە ڕاستپاردنی ئەوە کرد یعنی تا ئێستا شتێک نەبیستراوە بەلای ئێمەوە کە تەرەفێکیان ڕەفزی محەممەد تۆفیق عەلایی بکەن ینی مبارەکباییان لە ڕاستپاردنی کرد و هەموو ماوەقفە سیاسیەکان ئێستاش هەر هەن و بەردەستن سەبارەت بە ماڵی سونەش لێکترازاوە ئێستا دوو بەرەی سونەکان هەن ڕاستە بەرەی حەلبوسی ئێستا دەستی گرتووە بەسەر پشکی سونەکانە ئەو ڕێواتەکان بەو شێوەیەن کە ئەم پیاوە خۆی پیاوێکی تۆزێک ینی جوڵی هەیە و سەفقاتی هەیە و ڕێکەوتنی هەیە لەگەڵ لایەنەکان ئەوێ پارێزگاری لە پشکەکە کۆمەڵی پشکەیەک ئێستا زۆرینەی زۆری داگیر کردووە بە ناوی سونەوە لە محافەزەکانی سونەوە لە وەزیرەکانەوە ئەمانەی داگیر کردووە ئەو ئینەی بمێنێ بەرەی دووەمیان کە جەبهەی ئینقاز و تەنمیە ئوسامە نوجەیفی ئەو جەماعەتێ ئەمانە تەقریباً بەلایەنەوە ئاساییە بۆ ڕیتمە بڕوا محەممەد تۆفیق عەلایی بۆیە دیسانەوە ئەوانیش کێشەیەکی ئەویان هەیە زۆرێک لە چاودێران پێیان وایە کە پشکەکانی خۆی پارێزراو نییە حەلبوسی بۆیە گرفت بۆ پرسیارەش لێ بکەم سەبارەت بە ئەگەر لایەنەکەن لەسەر کاندی ڕاستپێرا و عەلاوینەکەن بەڕێکەوتن سەر کۆمار پێدەچێت ببێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران شوێنەکەی بگرێتەوە خۆی ئەمە جگەل لەوەی خلافێکی دەستوری هەیە یعنی قیرائەی جیای دەستوری هەیە بەڵام ئەوە ئەتوانین بڵین لە حاڵەتێکی شار ڕغبەتی سەر و کۆمار خۆی دەورەبینێ من لە قۆناغەکانی سەرەتای ئیستیقالەی عادل عەبدولمەهدی ئەو پرسیارم لەبەرێت سەر و کۆماری عێراق کردووە خۆی ئامادە نییە و پۆستە بگرێتە دەست ئەو کاتە بەڵێ ئەوە قسەی ئەو کاتەیە بەڵام ئێستا جگەل لەوەی هەندێک ڕێی دەستوری هەیە دەڵێن خولو دروست نەبووە ئەتوانێت عادل عەبدولمەهدی بەردەوام بێت تا کاندیدێکی تری بەدیل دێنن هەندێکی شەڵێ سەرۆکی کۆمارە بکەن بەڵام ڕەنگە بەشێک لە لایەنە شیعەکانیش بە حکمی ئەو مۆقیفانەی سەر و کۆمار نواندی و متعاطف و لەگەڵ متەظاهرین داوای گۆڕانکاری کرد ئەویش داوای انتخاباتی پێشوەختی کرد ڕەنگە بەشێ لە لایەنە شیعەکانیش کە دەیانەوێت چنگیان لەناو دەوڵەت و لەناو حکوومەت و لەناو موەسساتا بمێنێ زۆر مفەرەح نەبن بەوەی بەڕێز دکتۆر بەرهەم ئەگەر بۆ ماوەی 15 ڕۆژ بێ سەرۆکاتی وەزیران بگرێت دەدەست بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاکا ژن عومەر ڕاوشکاری سەر و کۆماری عێراق لەم بەرنامەی لەگەڵمان بوو زۆر سپاس بەوەی بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کاران تا بەرنامێکی دیکە خواتەمە زۆر سپاس